سڵاوتان لێبێت فانەکانی ڕوودا و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. من ڕاوچی حەسەن لەگەڵ تیمێکی پۆرتاڵی ڕوودا و تیمێکی ڕوودا و هاتوین بۆ ناوەندی قەزای حەمدانیە. ئێستا ئێمە وەکو ڕوودا و لە ناوەندی قەزای حەمدانیەن و لە ناو ئەو قەزایەدا وەکو دەبینن کە شوێنەواری شەڕ و ئاسەواری جەنگ بەم شوێنانەوە دیارە. ئەمە یەکێکە لەو خانوانەی کە لە ناو قەزای حەمدانیەدایە و قەزای حەمدانیە وەکو دەزانن لە دوو ڕۆژ بەر لە ئێستا و لە ڕۆژی پێنجشەمە لەلایەن سوپای عێراقەوە بە تەواوەتی کۆنتڕۆڵ کرایەوە. قەزای حەمدانیە بە دووری کەمتر لە 25 کیلۆمەتر دەکەوێتە سنتەری قەزای مووسڵ. ئێمە ئێستا ئەگەر لەگەڵمان دەچین لە ژوورەوە هەندێک ئاسار و کەلەپوری ئەم شوێنەتان پیشان دەدەین کە داعش چۆن لە ناو ئێرەدا وێرانی کردوون و بە تەواوەتی ئەم خانوانە ئەم شوێنانەی کە ئەوان لێ نیشتە جێبوون سەرجەمیان لەلایەن ئەوانەوە ڕخێنراوە یاخود سوتێنراوە یاخود ئەوەی کە دەیبینن ئاسەواری جەنگی پێوە دیارە. ئەمە یەکێکە لەو شوێنانەی کە بە تەواوەتی داڕخاوە شەڕێکی گەرمی تێدا کراوە وەکو بەبێ ئەوەی کە لە ناو خانوەکاندا ئاماژەی پێکراوە. ئێمە زیاتر دەچین ژوورەوە دیارە بۆنی سوتاوی و بۆنی شەڕ لە ناو ئەم ژوورەدا بە تەواوەتی دیارە. شوێنەکە بە تەواوەتی داڕخاوە، شوێنەکە بە تەواوەتی کاول بووە. وا دیارەکە لێرە چون پارچە چەکێک دەبینرێتە لە ئەڵغام و لە هەندێک کەرسی جەنگی پێکاتۆکە لەم ناوەدا فڕێدراوە و بە تەواوەتی لێرە چەکدارانی داعش سەنگەریان تێدا کردووە. ئەمەش ئەم شوێنەیەکە ئێمە قەزای حەمدانیە.